کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆ جارێکی تر لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی ڕاستەوخۆ. ئەو بەرنامەیە ئەوڕۆمان تایبەتە بەو شەڕ و کێشەی وایە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئارادایە. شەڕ و کێشەیە کە لەوە چێ زۆریش گەورە بێتەوە و تەشەنە بسێنێت. هەتاکو ئێستا لە هەردوو لایەن، هەم لە ئیسرائیل و هەم لە خەڵکی فەلەستین، خەڵکێکی زۆر کوژراون و برینارێکی هێزگار زۆر هەیە. وڵاتی ئیسرائیل بەو پەڕی ئەتوانم بڵێم هێزەوە خاکی غەزە خەریکە بردومانەکات و ئەوەختە بەشێکی زۆر لە خەڵک ئاوارە بوون و گیان لەویشە زۆری ژیانیان لەدەستاوە و برینار بوون. ئاخرین هەواڵەکە ئەوەیە کە دوێنێ بیمارستانێک یا خەستەخانەیەک کە لەوێ خەڵکی مەدەنی لێبوون و زۆر کەسیشە لە دەوروبەری بیمارستانەکە کۆبوونەوە چونکی پیان وابوو شوێنێکی ئەمنە لەلایەنێکەوە، چونکی ئەوام هەر کامێکیان قامکی ئتهام بۆ لایەنێکی ترە کێشن، لەلایەنێکەوە بۆمباران کرا و خەڵکێکی نزیکی زیاتر لە 50 کەس گیانیان بەخت کرد. باسی ئەوڕۆمان لەسەر مەسەلەی فەلەستین و مەسەلەی ئیسرائیلە و ئەو شەڕەی ئەخیرەکە ئێستا لە ئارادایە. بۆ ئەم باسە داوەتمان کردووە لە بەڕێز دکتۆر لەیلا مرۆتی، دکتورای زانستی سیاسیەکان، هەروەها لێکۆڵەری سیاسی. بەخێر بێن بۆ بەرنامەیە. زۆر سپاسان دەکەم، مەمنون لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە کە منیان داوەت کرد، هیوادارم کە بتوبێژێکی باشمان بێت. زۆر زۆر سپاس. هەروەها داوەتمان کردووە لە کاک محەممەدی خاکی، ڕۆژنامەوان و شرۆڤەکاری سیاسی. کاک حەمەدیان بەخێر بیت. سڵاوتان ئەرز دەکەم کاک مەحیەگیان، سڵاوم هەیە بۆ بەڕێز دکتۆر لەیلا، سڵاو هەروەها بۆ بینەران و بیسەرانتان لە خزمەتتانە. زۆر سپاس. با پرسیارەکانم لێەوە دەست پێ بکەم. لەیلا خانم، شەڕی ئیسرائیل و حەماس خەریکە دەبێتە شەڕێکی گەورەتر و خوێناویتر. احتمالاتی سیاسی و نظامی ئەم شەڕە چییە لە کۆتا مدەتا و داهاتوودا، لە داهاتوویەکی نزیکا چۆن یەبینن؟ خب پێش لە هەر شتێک منیش بەخێراتنتانەکەم کاک هەمە بەخێراتن جنابیشتان. والله ئەم شەڕە ئابۆ شێوەی کە بە هەر حاڵ پێشاتە زۆر سەختە کە بەراورد دیکەین کە داهاتوەکەیە بێ بەچی، بۆ دەلیلی کە نەتەنها فقط ئێمەی تەحلیلگەر، حتا ئەو ئاژانسانەی کە ئاژانسای ئێتلاعاتین بەڕاستی زۆر کات ئیمکانی هەیە دووچاری ئەو کێشە و ئیشتبابن و محاسبەی بێستەڵاح غەڵەتیان بێ، بۆیە زۆر سەختە بەراورد کرێکە ئەم شەڕە داهاتوەکەی بێ بەچی. بەڵام ئەگەر بە سوورەتی کولی چاوی لێ بکەین، بە جورئەت دەتوانم ئەرسان کە ئەم زەمان و کاتە زەمان و کاتێکی زۆر شاید بڵێم زۆر سەختە بۆ تەسمیمگیری های سیاسی سەرانی حکوومەت هەیەکە بە نۆعێک تەئسیر گۆزارە بن لە داهاتووی ئەو شەڕە. بە تایبەت ئەرسانەکەم کشوەرێکی وەکو ئامریکا کە ئەزانن جۆ بایدەن بە هەر حاڵ مسافرەتی کردە بۆ ئیسرائیل و بە احتماڵی زۆر زۆر گەرەکی بێ ئەو شەڕە بە هەر حاڵ ئارام کاتەوە بە نۆعێک ئامریکا لەو شەرایطێکە بۆی پێشهاتە بێتە دەرەوە. بەڵام ئەوەی کە ئەمریکا چ تواناییەکی هەیە، چه هێزێکی هەیە، چۆن نەتوانێت ئەو وەزعیەتە کۆنتڕۆڵ کات، ئەشێ داینین بۆ 2-3 ڕۆژی داهاتوو، بە تایبەت دوای ئەو شتێکە پێشات لە ئەو بیمارستانە بە خۆ خەڵکێکی مەدەنی زۆر کوژران، ئەو باز بوو ئەفکاری عمومی لە جەهانە بە شدت عەلەیهی ئیسرائیل تەحریک کرێ، هەرچەند مشەخص نییە کە واقعاً ئەو تەرەفەی کە ئەو حەملەی شروع کردە کام یەک لە تەرەفینی حەماس یا ئیسرائیلە. بەڵام ڕەنگدانەوەکەی لە ناو خەڵکە لە ناو کۆمەڵگەی جەهانی ڕەنگدانەوەیکی بە جورئەت دەتوانم بێژم ڕەنگدانەوەیکی ناخۆش بووە. هەر ئەوە باعث بووە کە ئیسرائیل لە موقعیت و شرایطێکی زۆر ناخۆش قرار بگرێ، هەم ئیسرائیل هەم حەماس و هەم حتا دەوڵەتی ئیالاتی متحدە و ئەو دەوڵەتە منتەقەیانەوە دەوڵەتای بە ئیستیلاح زلهێزەکانی شەروا گشتیان لە شرایطی قەراریان گرتە کە مەجبورن تەسمیمی سەخت بگرن. بۆیە ئەرسانەکەم بەراوردەکە زۆر سەنگینە بێت کە بڵێن بە چه قسمەتێکە ڕوا. ئیمکانی هەیە کە دەوڵەتی ئەمریکا لە نهایەتا بتوانێت ئیسرائیل ڕازیکە کە بە سوڵحێک لە مەرحەلەی ئەوەڵ بە ئاتەشبەسێک بگەن و لە دوای ئاتەشبەسەکە احتمالاً
مذاکراتی سڵحیان بە یا مذاکراتێکە بتوانن بە نەتیجە بکەن هەروە لەسەر ئەوانەی کە بەدیل گیریاون ئەسیرەکان قسە بکرێ هەروە لەسەرەوەی کە کۆمەکێکی بەشەردووسانە کرێت بۆ خەڵکێکە لە غەزا قەراریان گرتەوە بە هەر حاڵ لە محاسرا قەراریان گرتە توای ئەمانەشی ئێمە لە نەزەر بگرین بۆ ئەوەی کە بزانین لە داهاتوویەکی کورد یا لە داهاتوویەکی بە ئیستیڵاح چه اتفاقێک پێش دێت سەختە بەڕاستی بەراوردی ئەو وەزعیەتەوە ئەشێ چاوەڕێی وەزعیەتەکە بین هەروە ئەو دەوڵەتانی کە بە هەر حاڵ تەئسیرگوزارن وەکو ئێران ئەوەی کە ئێران چ ڕوانگیەکە بێت چ ڕوویکردێکە بێت بە نظری من زۆر ئەهەمیەتی هەیە ئەوەی کە دەوڵەتایەک وەکو رووسیەوە جلهێزەکان چ تەئسیرێکیان دەبێت زۆر ئەهەمیەتی هەیە و خودی ڕوانگەی دەوڵەتی ئیسرائیل بە ئەو گروهانەی کە بە هەر حاڵ وەکو گروهای رادیکال هەم لە ئیسرائیل حرەکەتەکەن و هەم لە ناو فلستینیەکانە چون ئەزانین لە ناو هەردوو تەیفەکە ئێمە کەسانێک کە بینین رادیکال تۆندڕۆن کە گەرەکیان نابێ ئەو ئاتش بەسە ئەنجام بگیرێ ئیسە کامیان دەتوانن لەو موازنە بەرحاڵ قودرەتی خۆیان یا نظری خۆیان ببنە سەر ئەوشە چاوەڕێ بین. بڵێ زۆر سپاس. ئەلبەتە کاک حەما ئەبووە ئەم پرسیارەمان زووتر بکردایە هۆکاری هەڵگرسانی ئەم شەڕە چییە لە نظر ئێوە؟ من پێم وایە هۆکارێکی تاریخی و مێژوویی هەیە بەرحاڵ لە ساڵی 1948ەوە کە دەوڵەتی ئیسرائیل پێش دێوە ساڵا پێش لەوەیش کە ئەم کێشە بووە ئەمە لایەکی قەزیەیە لایەکیشی بەرحاڵ کێشەهایەک لە ناوچەکە هەیە کە لەواقع چارەسەر نەکراوە هەرێکیان بووە هەر کۆنتترۆڵیکەن یا بە شێوەیەکی سەرکوتیکەنەوەوانە سوورەتی مەسەلەکەیان سڕیوەتەوە مەسەلەن زۆر کەس ئێمە بیستومان و حاڵەتی کلیشێشی لێ دەراتووە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا ئەگەر کێشەی فلستین و کورد حەل نەکرێ ئارامش بە خۆی و نابینێ بەرحاڵەوە ملەتێکە فلستین مافی دیارەکردنی چارەنووسی هەیە خاکەکەی ئاوای لێهاتە خەڵکەکە ئاوا بوون لە چەندین وڵاتە دابەش کراون لە شوێنێکی زۆر چکۆلانی ناژین و لەواقع ئەم کێشە ناکرێت ئاوا بڕوە نەسڵی نوێ جیلی نوێ ناکرێت تۆ ملەتێک لە چوارچێوەیەک و لە مڕەبعێکی چکۆلا ڕابگری بیبێ کێشەیەکی تریشەوەیە واقعیەتەوەیە مەسلەی ئەو جۆرەشی کە دکتۆر لەیلا فەرمویان ئەو کێشەی ئەمریکا و وڵاتای جۆرا و جۆر کە هاتووەتە ئەیرا ئەو مەسلەی چەند جەمسەریە من پێم وایە ئەمە بە نەوعێ شکستی ئەمریکایشە ئەم وەزعیەتە شکستی ئەمریکایە ناتوانێت قسەی نەهاییکە جاران بۆ لانی کەم بۆ نیو قەرن ئەمریکا ئەیتوانی لە خاوەرمیانە قسەی نەهایی بکە قسەی کۆتایی بکە قسەی ئاخرکە بەڵام ێستا مەسلەی چینە مەسلەی رووسیەیە بە نوعی ئوروپاش بە جۆرێک دابەش کراوە یەکدەست نییە ئوروپا لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکەوەوانە ئەم کێشەیشەیە لە عینی حاڵا ئێمە ئەو هێزە ناوەندیانە وەکو ئێران وەکو تورکیە وەکو خودی ئیسرائیلوانە ئەوانیشە هەیە کە جاران نەیانەتوانی ئەو دەورەی ئێسە ببینن کۆنتترۆل شده بوو یا لەلایەن وەسەلەن سۆڤیەتی پێشووە یا لەلایەن ئەمریکاوە ئەلان وەزیەتی کێشەی ئەمانیش وایە خودی ئێران ئەتوانێت زۆر کێشە سازکات کە باوەڕی من پایەکی ئەم کێشە ئێرانە و ئەو بنیادگرایی ئیسلامیە نەوعێک تریش لەواقع ڕاستڕەوی و ڕاستگرایی ناو ئیسرائیلە ئەو هێزە ڕاستڕەوانە هەرێکیان نییە ئەوەی کە پێشتریش قەراروا بوو بکرێەوەوانە بەرحاڵ دوو ملت دوو وڵات دوو حکوومەت پێکەوە بژین ئەگەر کۆی کەمەوە قسەکەمەوەیە کێشەهایەکەیە چارەسەر نەبووە هەر ماوەیە جارێک بە شەڕێک دێ ئەمان هەرێکیانە بە سەرکوت بیبەنە پێشێوە بە ئیمتیازاتێک کۆلە و فلستین دابەشکەن ئەم بەشەی باشە ئەو بەشەی خراپە ئەو بەشەی رادیکاڵە وڵاتهای دەوروبەر ئەمە بە قازانجی خۆیان ئەقۆزنەوە و ئەو وەزعیەتە پێشاتوە. بەڵێ زۆر سپاس. دکتۆر لەیلا کاک حەما هەر بۆ خۆشتان ئاماژەتان بە مەسەلەی رووسیە و چین کرد ئایا ئەو دوو وڵاتە ئەتوانن ئەوەندە تەسیریان ببێ یا پێکەوە یا بەجیاواز کە بتوانن لایەنی ئیسرائیل و ئەمریکا زعیف بێت لاواز بێت لە سیاسەتانەوە ئایگرنە بەر ئەسڵەن ئایا ئەتوانن دەخاڵاتەکان ئەو ئەوەندە بەو شێوەیە بێ کە بتوانن تەسیری وایان ببێ کە ئەمریکا یا ئیسرائیل لاواز بێت لەو شەڕەدا؟ حتما
ئەم دوو دەوڵەتە چون هەردووکیان هێزی ئەتۆمیان هەیە بە قۆلی معروف لەناو باشکەی ئەتۆمیەکانە هەن حتمما قسەیان ئەبێت لە چارەسەرکردنی مەسئلەی فلستین بەتایبەت کە ئەزانن حەقی وێتۆیان هەیە لە سازمانی ملەلی متحد لە شۆرای ئەمنیەتەوە بارها لەو حەقی وێتۆی خۆیان ئیسفادەیان کردرا هەر کامێکیان خۆ بەرژەوەندی خاصی خۆیان هەیە بەتایبەت چین کە دەوڵەتێکە بەرژەوەندی اقتصادیەکانی زۆر لەبەرچاوە بە بۆی مهمە بەتایبەت کە ئائیسا هەر وەکو دەوڵەتێک ڕەفتارەکە عەمەڵەکات لە منتەقەی ڕۆژهەڵاتی ناوڕاست کە گەرەکێتی ئەو قودرەتە ئەو تەسەلبەتەی کە فەرزەن ئەمریکا زەمانێک بووی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بە شێوەیەک بیکێشێت و بۆ لای خۆی بە چین گەرەکێتی لە تەریقی وەزعیەتی ئابووری خۆی ئەو تەسەلبەت و هێژمونیە لەسەر ڕۆژهەڵاتی ناوڕاست پەیاکات بەتایبەت هاتە لە حوزەی اقتصاد مثلا بۆ نمونە ئەرسانەکەم هاتە ئەو کەمەربەندێکی ئەو تەرحی ئێبتێکاری کەمەربەند جادەی بەرحاڵ بە شوێن گرتەوە ئەوە زۆر شتێکی مهمە بۆ دەوڵەتی چین و مەخصوصەن دەوڵەتی چین کە ئەزانێت ئالم وەزیەتا چون خۆی کێشێکی سیاسی ئەمنیەتی بە ناوی تایوان هەیە و هەمیشە ڕقابەتی لەگەڵ ئەمریکا و دەوڵەتای غەربی بووە ئەمە فرسەتێکە بۆ چین بۆەوەی کە بتوانێت هەم بە شوێن بەرژەوەندیەکانی خۆی بێت و هەم بە شێوەیەک بتوانێت حتا وەکو میانجیەکیش ئەمریکا بە قودرەت و تەسەلەتی خۆی زۆر تکا بەڵام وەزیەتی رووسیا تا حدێک متفاوتە چون هەرچەند رووسیا خۆشی ئەویش حقیبەتی ئەبێتۆی هەیە بەڵام رووسیا چون دەرگیری شەڕی ئوکراینە بە ئائیسە لە حاڵی حازرا سەختاریکی ئەمنیەتی هەیە و دەرگیری کێشەی اقتصادی هەم هەیە کێشەی نظامی هەیە کێشەی ئەمنیەتی هەیە لەگەڵ وڵاتای غەربیە بۆیە دەوڵەتی رووسیا هەرچەند قەتنامەهەیەکیش کە پیشنەهادیدا بە شۆرای ئەمنیەت هەردوو ئەو یەکقەتنامەی بەرحاڵ ڕەدۆکراتەوە بە نوعێک دەوڵەتای ئەوروپایی حازر نەبوون لە پیشنەهادەکەی لە پیشنەهادی رووسیا حمایەتکەن چون پیان وایە چون حماسی بەرحاڵ محکوم نەکردا و چاوی لێکەن کە بە شێوەیەک رووسیا بە سوورەتی ناڕاستەخۆ خەریکە لە حماس حمایەت دەکات و بەتایبەت کە ئێمە ئەبینین گروهایەک لە ژێر دەسەڵاتی رووسیا بوون وەکو واگنێرەکان کە ئەمانە یا مەسەلەن تەیفێک لە ڕادیکالیسمی ئیسلامی لەگەڵ رووسیا بوون کە ئەمانە بە سوورەتی ناڕاستەخۆ بە شێوەیەک دژی ئەو بەرژەوەندیە بوون کە ئوروپا غەربیە بە هەرحاڵ خودی ئیسرائیلیش وەکو هاوپەیمانی ئەوان بە شوێنی بووە بۆیە ئەبینین کە رووسیا وەزیەتی متفاوتە بەڵام هەردووکیان بەهۆی ئەوەی کە دوو دەوڵەتی ئەتۆمین بە لە منتەقەی خاوەرمیان لە منتەقەی ڕۆژهەڵاتی ناوڕاست بە هەرحاڵ قودرەتیان هەیە بەتایبەت تەئسیریان لەسەر حکوومەتایەکەیە کە ئەم گروهە نیابەتیانە بە هەرحاڵ ئێداراکن وەکو ئێران بۆیە ئەبینین حتمما ئەتوانن تەئسیرگۆزار بن لە داهاتووی ئەم شەڕە جائیسە ئەو داهاتووە لایەنی مثبەتی بەیانی مذاکراتی ئاتش بەس بێت و سۆڵح بێت یا ئەتوانێت لایەنێکی منفی بێت و ئەوەی کە ئەو شەڕە پەڕە بگرێت ئەشێ چاوەڕێ بین بزانین چه ئیتفاقێک پێشتێوە لە نەهایەتە ئەم دەوڵەتانە بە چ شێوێک حرەکەتەکەن منزورم رووسیا و چینەوە لە نەهایەتە ئەزانین ئەمانە بە هەرحاڵ بەرژەوەندی مشتەریکیان لەگەڵ ئوروپا ئەمریکا زۆر کەمە و ڕۆژهەڵاتی ناوڕاستیش دقیقەن مەیانی شەڕی ئەوانەکە لە نەهایەتە هەر کامێکیان بیبەن و لە بەسی فلستین و ئیسرائیلا یعنی ئەگەر ئیسرائیلیەکان بە نەوعێک بتوانن پیرۆز دەربێت یا فلستینیەکان پیرۆز دەربێن لە نەهایەتە بۆ معنایەکە یەکێک لەو دوو تەیفە یعنی تەیفی چین رووسیا و تەیفی ئەمریکا غەرب بردیانەتەوە مەخسووسەن ئالم دوو سێ ڕۆژە کە بینیمانە پوتین ڕۆشتە بۆ چین و بە هەرحاڵ دیدارێکی لەگەڵ دەوڵەتی چین بووە پوتینێکە لە دوای شەڕی ئۆکراین بە شدت محکوم بە شدت محسوور بووە نەیتوانیە لە ترسی ئەوەی کە نەکا مجازاتای بینالمللی عەلەیهی ئەو ئێماڵ بێت واردی کشوەرێکی کە بێت بەڵام چین ئەو فرسەتەی پێدات پەسە بینین بلوکێکی مشخص لێرە وجودی هەیە کە ڕوبەڕووی غەرب و بە ئیستیڵاح ئەمریکا قەراری گرتە کە چین و رووسیان اتحادێک لە بینی چین و رووسیا عەلەیهی ئەوانە بینی بڵێ کاک حەمە هەربا لەسەرم باسی چین و رووسیا بمێنینەوە ئایا ئێوە پێتان وایە ئەو شەڕە هەروە محدود بە ناوچەیەکە بێوە ویا بەو شێوەی وە دکتور لەیلا ئیشارەی پێکرد لە ئاستێکی جەهانیە یا نێودەوڵەتیە تاسیریە بێ لەو بابەتیشەوە پێم خۆشە ڕایەوە ببیسم ئەلان ماوەیە کە کاک مەحیە هیچ شەڕێک ئیتر شەڕی لۆکاڵی نییە لۆکاڵی دەست پێیەکە ئەڵێن ئەو کەسەی کە فیشەکی ئەوەڵ ئەتەقێنێ ڕەنگە ئەو کەسە نەبێت کە فیشەکی ئاخر ئەتەقێنێت ئەمش ئێمە لە سووریە ئەوەماندی لە عێراق ئەوەماندی لە یەمەن ئەوەماندی ئەلان لە خودی بە ئێسلا ئۆکراین ئەوە هەیە هەر شەڕێک خێرا دەبێتە شەڕێکی ناوچەیی و دەبێتە شەڕێکی جەهانی ئەلانیش خۆ بەنەوعێک بلوکبەندیەکان ڕۆشنە جیا لە بزوتنەوە ئیسلامیەکان یا ئەو وڵاتە ئیسلامیانە کەم و زۆر بە نەوعێک ئێستا
بەدەنگی بەرز یا بە جۆرێک بە بۆڵە لە حماس دفاعەکەنەوەوانە لەلایەکی ترێمەی بینین ئەمریکا بە تەواو قەدۆ چوەتە پشت بێسڵا ئیسرائیل چین و شەوروی جۆرێکی ترە بە ئێسلا ئیمکانی هەیە بەڵام بە زۆر پارامتری تریش هینە بەستگی هەیە من پێم وایە یەکەم ئەوە دەوری ئێران چیەکات ئایا ئەمانە بەرنامەیەکیان بۆ ئێران هەیە یانە و خودی ئێرانیش ئەم وەزعیەتە چۆن ئەرزیابیەکە ئەمە یەک دەوری تورکیە و عەرەبستان لێرە ئەتوانێت گرنگی پیا بکات لەو بوارە بەڵام بۆ خۆیان ئەزانن باتەوەجە بە مەسلەی ڕۆژهەڵات باتەوەجە بە مەسلەی نەوت باتەوەجە بە مەسائل ئستراتیژیکەکان لێرە باتەوەجە بەو شەڕەی ئۆکراین کە ئوروپای و دنیای بەخۆیەوە مەشغوڵ کردەوە ئەوانە شەڕێکی گەورەی تر دیار نییە چی لێدێ ئاکامەکەی چی لێدێ ئەمن پێم وایە شعار ئەدەن لەسەرەوە بەڵام لە ژێرەوە بۆ معاملە حەولەدەن بۆ ئەوە بە ئێسلا شعلەکەی بێر نەخوارەوە ئەم لەسەرەوە شعار و لە ژێرەوە بە دوای ڕێگەهایەکە سازشایەکە معاملاتێکە کرێ بەڵام من پێم وانیە غەیری ممکنە چون وەزعیەتەکە زۆر هینە بەڵام یەک عامل هەیە تەنها سەرۆ ناتوانێت کۆنتڕۆلیکە یعنی تەنها مەسلەی ئەمریکا و چین و رووسیا و غەرب نییە بالاخره خەڵکانێکن لە منتەقا جملە مەسەلەن کوردستان یا فلستین ئەمانیش قسەیان هەیە ڕەنگە ئەم فلستینیەی ئەمڕۆ کە ئەو کاراکات لەگەڵ ئەوەی کە ئینتفازەی کرد ماوەیە پێشلەوە لەگەڵ ئەوەی کە لە ساڵی 48 بوو مەسە من شتێکم خوێندەوە جوانێکی فلستینی نووسی بووی من ئشتبای باوە گەورەم ناکەم لە ساڵی 1948 ئێمە وڵاتەکەی ماڵەکەی خۆمان بەجێ نایەڵین بابی ڕوخێنن بەسەرمانە مەسلەی پارامتری خەڵکیشە لەم رابطە بەڵام یەک شتکە گرنگە بە باوەڕی من ئەو هێزە سیاسیە جۆرا و جۆرانەیە لە ئیسلامیەکانەوە لە تۆندڕەوەکانەوە لە ڕەگەزپەرست و بەسڵا ئەوانەی زۆر تۆندڕەون چ لە بەرەی یەهودیەکانە چ لە بەرەی ئیسلامیەکانە و تەلاشەکەن ئەمە بکەن بە شەڕێکی دینی شەڕی ئیسلام و شەڕی یەهودیەت کە ئەسەن لەسەر شەڕەکە لەسەر مەسلەی مەسەب نیە قاڵبێک و ڕەوایەتێکی مەسەبی پێبن لە کۆتاییە من پێم وایە عامڵی خەڵک فاکتۆری خەڵک و ئەو شتانەیشی حسابی بۆ ناکەن هەمیشە لەم جۆرە شەڕانە فاکتۆرهایەک هەیە مەسائلێک هەیە کە هیچ استراتیژیستێک نەیتوانیەوە حسابی بۆ بکات هیچ پلانداڕێژێ ناتوانێت حسابی بۆکە ئەگەر وای لێ هات چی ئەوەیە من پێم وایە خوێندنەوەی احتیاجمان بە زانیاری زیاترە و بۆ چەند ڕۆژێک تریش ئەبێ بوێسیندانین ڕەوتی ڕووداوەکان بەرەو کوێ بات بەڵە زۆر چاکە پێم خۆشە لێرەوە بە ئاگاداری بینەرانی عزیز بگەێنم کە ئەو ژمارە تەلەفۆنی وا لە ژێر شاشەی تەلەڤیزیۆنەکەی بینن بەداخەوە ئەوڕۆ فعال نییە بەڵام ئێوەی خۆشەویست دەتوانن لە ڕێگەی فەیسبووکەوە پەیامان بۆ بنێرە و پرسیار شتانەگەر بوو لەو ڕێگەوە بەدەستێمە بگەێنین فقط وێستمەوەش ئاگداری بینەرانی عزیز بکەم دکتور لەیلا ئەو شتانەی وا کاک حەمە باسی کرد باسی ناوەی کرد ینی خەڵکی خوارەوەی کرد مەسەڵەن ئەو جۆرێک ئێمە بینین تەنانەت دەوڵەتە ئەوروپاییەکان یەکلایەنە پشتیوانیان کردووە لە ئیسرائیل بەشێکی هەرە زۆریان ئەو یارمەتیانە وایاندا بە فەلەستین قەتعیان کردووە حتا باسی لە بڕێک لە وڵاتەکان باسی ئەوەیە کە سەلماندنی وڵاتی فەلەستین وەربگرنەوە واسەملەندراوەکو دەوڵەتێک و نوێنەری هەیە لە نەتەوە یەکگرتووەکان لەلایەکی تریشۆ هەروە هەمەش ئیشارە پێکرد جەماعەتێکی زۆر مهاجری مسلمان هاتوونەتە ئەوروپا و لە ئەوروپان ئەمانە چی ئایا چه هەڕەشەیەکیان ئەبێ بۆ سەر وڵاتە ئەوروپایەکان زۆر دیشارە بەوە کرێت کە حتا کرێک هێرش بکرێتە سەر یەهودیەکان لە ئەوروپا بۆ خۆتان ئاگدارن چەند ڕۆژ لەوە پێش یاریەکی فوتباڵی بینی سوێد و بلژیک بوو کە مسلمانێکی بەڕەگەز وابزان سوودانی تەقەی کرد لە یەکێک لە ئەوانەی واچوو بوون چاو لە یاریەکە بکەن
دوو نەفەریان لێ کوشت و نەفرێکی برینار کرد ئەم هەڕەشانە لە ئەوروپاوانە چۆن ئەبینن ئەگەر ئەکرێ بێزەحمە لەو بابەتەوە تێبینی خۆتان بڵێن یان نەزەری خۆتان بڵێن. الأصل إما توانين أو عرسان كين وقتی که شەڕێک پێش دێت ئەو شەڕە دروستە شەڕی دوو دەوڵەتە بەڵام ئەسەرەکەی و نەتیجەکەی چێتەوە بۆ ناو خەڵک بە ساڵیانی ساڵ ئەو ئەسەرە بە تایبەت لە ڕابطەی ئەو دوو ملەتەی کە دەرگیری شەڕ بوون دەوڵەتەکانیان دەرگیری شەڕ بوون باقی ئەمێنێتەوە. بەڵام من بە جورئەت دەتوانم بێژم کێشەی فلستین و ئیسرائیل شاید بێژم تا حدێک جیاوازە چون ئەم شەڕە ئەوەڵەن بنەمایەکی بەداخەوە زۆر توولانی هەیە تاریخی یعنی هەر لە 1940 هەتاگەچین بۆ پێشەوەیش ئێمە شۆڕشایەکیشمان بینیە پێشەوەی کە هەتا فلستینیەکان زمانی کەنجامیاندا چون پیان وابووە کە خەریکە ئەو تەرکیبی جەمعیەتە ئەدرێ بەیەکە بەڵام کە دینە بۆ دەورانی ئیسا کە دینە بۆ دەورانی ئیسا ئەو شەڕە ئەرسانەکەمیتر لە شەڕی دوو هێز و دوو گروه و دوو دەوڵەت کەڵبەتە دەوڵەتێکی فلستینی تەسیس نەبووە. فلستین وەکو شاید بڵێ مەسەلەن وەکو عضوی نازری سازمانی مللی متحد عضویەتی نازری هەیە هەم لە سازمانی مللی متحد هەم لە بەعزێک سازمانهای بینالمللی وەکو دەوڵەتێکی مستەقل بەڕەسمیت نەناسرا چون ئەگەر بەڕەسمیت بناسرای بەرحاڵ ئەو کێشە و مشکلاتە نابوو بەڵام بە خودی ئەو کێشە باعث بووە کە ئیسا لە حاڵی حازرا نوعێک رادیکالیسم هەم لە ناو وڵاتای موسڵمان و هەم لە ناو وڵاتای غەربیە دژ بە یەکترین شکل بگرێ بە نوعێک رادیکالیسمیش هەتا ڕوبەڕووی یەهودیەکان شکڵی گرتێتەوە یعنی ئێمە لە ئەسڵا سێ لایەنە بینین. لایەنێک رادیکالیسمی ئیسلامیە رادیکالیسمی کە هەم بەخشێک یەتوانی رادیکالیسمی دینی بێ بەخشێک یەتوانی ئەسڵا نوعێک رادیکالیسمی ناسیۆنالیستی بێ فەرزەن ئەوەی کە ناسیۆنالیسمی عەرب بەرحاڵ حمایەتی لێکە ناسیۆنالیسمی دینیشی سەر چ لە لایەنی شیعەکان چ لە لایەنی سونیەکان ئەیبینین ئەو نوع بێسەڵا رادیکالیسمە لە ناو ملەتاوە حکوومەتای موسڵمان شکلی گرتەوە لە ناو خودی ئەوروپایشە ئەمانە بە سوورەتی زەق ڕوبەڕووی یەکترین ڕاوستانوە بە شێوەیەک حتا تا جێگای کە بۆیان ئیمکانی هەیە توانایەن هەیە حتا بە سوورەتی فیزیکیش زەرەرەگەیەنن بە یەکترین یا بە بەرحاڵ زندگی و محەلی سکونەتی یەکترین یا لە جێگاهایەک وەکو مەسەلەن فوتباڵ یا شتێکی ئاوا ئەوان ئەو شتە زەقترە بێتەوە گەورەترە بێتەوە. ئەمە لایەنێک لە مەسئلەکەیانی وەکو لایەنێک لە ناو رادیکالیسمی ئیسلامی ئەیبینین یا رادیکالیسمی فەرزەن ناسیۆنالیسمێک ئەیبینین لە ناو ملەتای موسڵمان بە هەر ئەو شتێش ئێمە لە ناو خودی مەسیحیەکان نەبینین یعنی لە ناو خودی ئەوروپاییەکان چون ئەوانش دوو ڕوانگەیان هەیە ڕوانگەیەکیان کامڵ موافقی فلستینە بە ڕوانگەیەکیان کامڵ مخالفی فلستینە. ئەلبەتە گەر منێڵێن فلستین زۆر کەس شاید بڵێن ئەسڵ ناو مەسئلەی حماسەوە مەسئلەی فلستینیە بەڵێ لە ئەسڵا ئەو دوو ڕوانگە جیاوازە کە ڕوانگەیە کە زۆر موافقی بەرحاڵ بنەوەیەک ئەو حمایەتی لە فلستین هەیە زۆرتر ڕوانگەی چەپە لە ئەوروپا ئەویش لە بەرابەر هۆویەتی رادیکاڵی ڕاستی ئەوروپایی ڕوبەڕوو بووە تۆ یعنی ئەو شکافێش هاتەتە ناو خودی ئەوروپا و لە تەرەفێکی کەیش و ئەو شکافێش هاتەتە ناو ڕوانگەی ئەوروپاییەکان نسبەت بە یەهودیەکان یعنی ئێمە دووبارە نوعێک ئانتی جویش مەبینین ئانتی یەهودیسمە بینین نوعێک یەهود ستیزیە بینی و حتا لە بەرابەریان نوعێک ئیسلام هەراسیشە بینی تەواوی ئەوانە هەم زەمان شکڵی گرتە هاوکات شکڵی گرتە بە بەخشی ئەسلەکەی گەڕێتەوە بۆ ئەو شتێک کە دەوڵەتەکان هەر لە بنەماوە دروستیان کردە خۆ ئێوازانە ساڵیانی ساڵە هەم دەوڵەتای عەرەبی ئیسە دەوڵەتی ئێرانی شەروە و هەم وڵاتای حتا خودی ئیسرائیلیش یعنی هەر سێ لایەنەکە تەلاشیان کردە کە خۆیان وەکو بەرحەق نیشان بن یعنی ئەم کێشە کە کێشەی خاک وە کێشێکی هۆویەتیشە کێشێکی دینیشە ماهیەتی دین و خاک بەیەک و تێکەڵ بووە یعنی خاک و دین لێرە بە هەرحاڵ بە شێوە کە توانم بێژم یەکترینیان باستەولید کردێتەوە یەهودیەکان ئیسرائیلیەکان ئێژن ئێمە مۆردی ئازارین چون یەهودی مە فلستینیەکانیش دقیقاً ئەو شتە مەترحەکەن ئەوەی کە تێکەڵبوونی ئەو مەسئلە باعث بووە کە ئەو وەزعیەتە ئاڵۆزە حتا لە خودی ئەوروپایشا بە وجود بێت. بەڵێ کاک حەمە باسی توندوتیژی ئەو لایەنە مسلمانانەیە بۆ خۆشتانە ئەزانن ئەوان زۆر بەڕاستی لە توندوتیژەکانە زۆڵ دڕەق بوون نمونەی داعشمان هەیە داعش خۆتان دەزانن چی کرد لەو ماوە کورتا کە دەوڵەتی ئیسلامی عێراق و شامی ڕاگەیان و دواتریش دوای ئەوە کە هەرچەند سەرکوت کراوانە بەڵام بینیمان لە زۆر شوێن هەر توانی توندوتیژی بنوێنێت ئەو توندوتیژی شتە ئێوە مەسەلەن چۆن ئەیبینن چەندێکە توانێت لەم قەزیەدا تاسیری خراپی ببێ و ئەسڵەن
لەسەر عمومی ئەو خەڵکەی وە بەناوی مسلمان خوان ئەن پێناساکەن لەسەر ئەوان چ تاسیرێکی بێ خەڵکێک هەیە کە مسلمانن و توندوتیژ نین و بیر باوەڕی خۆیانیان هەیە لەسەر ئەوانە چۆن تاسیریە بێت. کاک مەحی ئەگەر ئیجازەم بدەیت من دووسێ خاڵ زۆر بە کورتی لەسەر ئەو پرسیارەی پێشوو پێم گرنگە باسی بکەم. دووسێ فاکتۆر هەیە کە گرنگە لە لێکدانەوە لەسەر ئەم شەڕی ئەخیرە ئێمە باسی بکەین. یەکەم ئەوەیە کە میدیای ڕسمی یا مینستریم هەرێکێتی نیشانی بدات ئەمە کێشەی حەماسە کێشەی فلستین نییە بەڵام واقعیەتەوەیە ئەوە کێشەی فلستینە. حماس بمانەوێ و نەمانەوێ بەشێک لە کۆمەلگای فلستینە هەروە ئەلفەتحیش بەشێکە لەوێ ئەوانە. پس ئەم کێشە بۆیە ئەڵێن حماس چون ئەزانن حماس هێزێکی کۆنەپەرستە دواکەوتووە فاندەمنتالیستە ڕاحەت بەدنێوە کرێ ئەتوانی هینی بکەیت. بەڵام ئەگەر وتت کێشەی فلستینە ئەوە بەو ئاسانیە نییە. ئەوە کەڵەکێکی تەبلیغاتی ئستراتیژیکە کە ئەیەن ئێمە دەبێت هۆشیاریەوە بین. دووین فاکتۆر ئەوەیە نەسلی نوێ جوان ئەوانەی کە مەسەلەن 20 ساڵن 25 ساڵن 30 ساڵن ئەوانە ئیتر هەموو خەبەرەکانیان لە مینستریمی بە ئیسلام میدیای مینستریم نایرێت لە BBC و CNN و ئەوانە. ئەم نەسلی جوانە چ لە ناو مەهاجرینی وڵاتای ئیسلامیە چ لە ناو ئەوانەی کە پێشینەی چەپیان هەیە سکولارن دفاع لە مەسەلەی فلستین تەنها لە ڕابطە لەگەڵ مەسەبیەکانان نییە بەشێکی بەرچاوی خەڵکی سکولار و بە ئیسلاح غەیری مەسەبی و دموکرات و ئازادی خوا و چەپ و سوسیالیست و ئەوانەیش دفاعی لێەکەن. ئەوەیە کە ئێمە دەبێت بەو دووسێ خاڵە ئیشارە بکەین. بەڵام ئەوەت عەرزکەم ئەو مەسەلەی جوانە فەوقالعادە گرنگە لەم وەزعیەتە و ئەوە فشاری خستووەتە سەر دەوڵەتی ئیسرائیل چۆنەوەن وەسیعەن لە سوشیال میدیا بڵاویەکەنەوە کەچی لەسەر عەرز ئەبوزەرێ و جواب ئاهانەوە. بەڵام دە ڕابطە لەگەڵ مەسەلەی ئەو هێزە ئیسلامیانە ئەگەر بە کورتی عەرزت بکەم ئەوەیە کە ئەمانە خەتەرێکن هێزها دیارە یەکدەست نین هەموو هێزە ئیسلامیەکان بەو مەعنا فاندمنتالیست و داعش نین واقعیەتەوەیە. بەتایبەت من قسەی ئەفرادەکەم فەردەکەم تاکەکەم تاک هەیە مسلمانە زۆرش دموکراتە زۆرش ئازادی خوازە. مثلا باوکی من نمونەیەکی ئەوە بوو باوەڕی بە مەسهەب بوو بەڵام ئێمە هەرچێکمانەوە دەی و ئەوانە نافامن مەلاکان و ئایەتوڵاکان نافامن بۆیە واقساکەن. خەڵکی مەسهەبی لە ڕەوەندە مەسهەبیە دواکەوتوەکان جیا بکەینەوە ئەوە یەک. دووهەم من پێم وایە بۆ ماوەیەک هەر ئەمریکا و ئەو زلهێزانە و غەرب ببوونە هۆی ئەوە کە ئەمانە قوتکەنەوە کێ تاڵبانی هێنا کێ داعشی هێنا کێ ئەو وەزعیەتەی لە ئەفغانستان بەوجود هێنا کێ کارێکی کرد بە کودەتای 28 مرداد ئەو وەزعیەتە لە ئێرانە بێ دواتر زەمینە بۆ ئەمانە خۆشکە خۆیان هێنایانە واقعیەتەوەیە لە دواکەوتوی ئەو کۆمەلگایش ئیسفادەکەن. بەڵام ئەمانە خەتەرن منتها یەک شتی تریش هەیە ڕاستیەکەی هێزە چەپ و سکولار و دموکراتەکانیش نەیانتوانیوە ئەو جۆرەی جواو بنەوە بۆیە ئەوان دەسییان باڵایە دیار لە ژێر سەرکوتان. یعنی مەسەلەکە کەمێ پیچیدەترە لەوە کە ئێمە تماشایەکەین چەند ڕەهەندیە. بڵێ لێلە خانم کۆماری ئیسلامی تاالانە زیاتر لە خۆی ئەمریکا و بەشێک لە وڵاتانی ئەوروپای هەوڵەدەن وەکو بێلایەن بیناسێن بڵێن نەخێ دەخاڵەتی نەبوو ئێمە هیچ زانیاریەکمان نییە کە ڕاستە و خۆ دەخاڵەتی لەو شەڕا بوو بێت. بەڵام بۆ خۆتان ئێوە پێتان وایە کۆماری ئیسلامی هەتا چەند دەتوانێت ناڕاستە و خۆ ئاگرێم شەڕە خۆش کات و زیانی شەڕەکەشی بەرنەکەوێت لە لایەکی تریشەوە. ئێمە بۆ نەخشی جمهوری ئیسلامی باشترە بۆینە سەر ئەو فاکتۆرە گرنگانەی کە لە ناو خودی جمهوری ئیسلامیە وەکو فاکتۆری ئەساسی حکوومەتیانداینا هەر شتێک لە قانونی ئەساسیە باسییان لەسەر کردا وەکو ئەو بەخشە ئیدئالیست گەرایانەی کە بە ناوی جنبشای ئازادی بەخش و کۆمەک بە نهزەتای ڕەهایی بەخش و کۆمەک بە ئومەتگەرایی لە ناو خودی جمهوری ئیسلامیە ساڵیانی ساڵ بە هەر حاڵ لە هەر ئەوڵی سەرەتای حکوومەتی ئیسلامی جمهوری ئیسلامی بەرحاڵساییان کردا ئەو شتە شکڵ بنوە دوای ئەوە ئەبینین ئەو شتێک کە ئەوان باسییان لەسەر کرد وەکو تەسیسی حکوومەتێکی ئیسلامی
حاکمێکی ئیسلامی و جامعەیەکی ئیسلامی لە ئەسڵا ئەمە بەخشێک لەو ئیسلامی ڕادیکاڵەیەکە جیاواز لە ئیسلامی ڕادیکاڵی سونی ئەمان بە شوێنەوەبوون ئەو شتێک کە پێڵێن ئینقلابی ئیسلامی بە ئیسلامی ئینقلابی ئیسلامی و ئیسلامی ئینقلابی کە ئەم دوانە پەیوەندیان لەگەڵ یەکا هەیە ئەمە وەکو بنەمای ئەرزەکەم کەم بنەما فکری فەلسەفیە لەناو جمهوری ئیسلامیە هەمیشە بووە ئەمە بەخشێک لە بنەمای فکری فەلسەفی بووە و بە سوورەتی ئەمەڵی هاتە سازماندەهی کردە مۆسەجەمی کردە ئەو فکرە ئەو ذهنیەتەی سازماندەهی کردە و وەکو سازمانی دروست کردە هەروەکە کۆمەکی کردە بە حیزب الله لوبنان بە حەماس بە گروهایەک بە جەهادی ئیسلامی بە گروهایەک لە وڵاتەکانی کە بە هەر حاڵ ئەو ذهنیەتە سازماندەهیکردن ئەمانە کە سازمان یافتە بوون لەباری نظامی لەباری ماڵی لەباری پۆلیۆ تەقویەت کران حمایەت کران یعنی وانە بڵین دەوڵەتی جمهوری ئیسلامی ئیمڕۆ چون ڕاستەخۆ نیروی بە سوورەتی مستەقیم نەناردەتە فەرزەن ناو ئیسرائیل پس مؤثر نەبووە جمهوری ئیسلامی لە بنەڕەت و لە بنەمای ئیجادی ئەو فکر و ئەو ذهنیەت و ئەو تشکیلاتە تەئسیرگۆزار بووە بە نەتیجەکەیەتی ئیمڕۆ ئەیبین یعنی بە شێوەیەک دەتوانم ئەرسانکەم جمهوری ئیسلامی هەر لەناو خودی مرکزی شەڕەکا بووە هەر لە ڕۆژی ئەوڵ لەناو مرکزی شەڕەکا بووە بەڵام خۆ بەپێ ئەو سیاسەتانێکە بوویەتی پێخۆش بووە لە شەڕەکە لەو ئاورە دوورکەوێتەوە بە قەولی کاک محەممەدیان لەو ئاورە دوورکەوێتەوە بەڵام پیشی خۆش نەبووە کە ئەو ئاگرە خامۆش بێت بەڵام ئیمڕۆ کە ئەبینێ من وا فکرەکەم و شاید باش نەبێ بەڵام ئیمڕۆ کە ئەبینێ ئیمکانی هەیە دامنەی و ئاورە خۆشی بگرێ بە شێوەیەک خودی جمهوری ئیسلامی بسووتێنێ پێخۆشە بتوانێت ئەو وەزعیەتە کۆنترۆل کات یعنی وابێت کە لە داهاتوە بتوانێت بە هەر حاڵ قدرەت و تەسەلوت و هێژمۆنی خۆی بمێنێتەوە ئیسرائیل ئایا ئەوەی کە واقعا جمهوری ئیسلامی گەرەکەتی ئیسرائیل لە بینچێت یا گەرەکەتی تەزئیفی کات ئەشە ببینی لە داهاتوو چ اتفاقێک پێش دێوە خودی جمهوری ئیسلامی چ ڕەفتارێک و چ عەمەڵێکی سیاسی ئەکتێکی سیاسیە مشەخەسن چ حرەکەتێکی ئەبێت بەڵام ئەوە ئەبینی کە جمهوری ئیسلامی ئان لە موقعیەتە کە تەواوی شرایەتی بۆ ئیجادی تەنش فراهەم کردەوە خودی ئیسرائیلی لەو موقعیەتە بە نەزەری من گیری بە شێوەیەک ئیسرائیلی لەو موقعیەتادانە محاسرەی کرد لە موقعیەتێک ئاویشە گەڕاوە بۆ ئەوەی کە ئێران دەوڵەتی جمهوری ئیسلامی دژی سیاسەتای عەرەبستانێک بوو کە عەرەبستان خۆی بەکو مەزهەبی ئیسلامی سنەتی ئیسلامێکی بەرحاڵ سنەتگەرا ئەناسی و خۆی بە عنوانی باوکی ناسیۆنالیسمی باز عەرەبیە ناسی هەرچەند مصریشە و ئیدعای بووە بەڵام ئێران لەو ترسەی کە لە عەرەبستان بوویەتی بەتایبەت عەرەبستانێکە کۆمەکهای نظامی وەرەگری لە وڵاتهای مەخسوسن لە ئەمریکا وەریگرتە مەخسوسن تەسلیحاتی ئەتۆمی غیر تەسلیحاتی بەسڵاح غیری ئەتۆمی ببخشن تەسلیحاتی غیری ئەتۆمی بەرحاڵ دەوڵەتی ئەمریکا کۆمەکی کردە بۆی کە تەجهیزاتێکی نظامی باشی بێ ئەمانە گشتی بە زەرەری دەوڵەتی ئێران وە خۆ دەوڵەتی ئێران ئەمانەی کە لە نەزەراگرتە قاعدەتەن شاید من نتوانانی ئیسپاتیکەین کە ئێران مستەقیم لە تەواوی ئەو شتانە نەقشی بووە بەڵام ئێران وەکو پێدەرخاندا وەکو کەسێکە بە شێوەیەک حمایەت کۆنەندەی ئەو وەزعیەتە بووە کۆمەکی ئەو گروهانەی کردە وەکو گروهای نیابەتی کە بێنە مەیان لە ئەسڵ ئەمە شەڕی ئێران و شەڕی غەربە و بە شێوەیەک لە ئیسرائیلە لە فەلەستین لە غەزەیە لەو منتەقەیەکە وەکو عمقی ئیستراتێژیک معرفیەکەن ئێران خەریکە خۆی نیشانات یعنی لە واقعیە تا ئەرسانەکەم ئێران تەئسیرگۆزار بووە لە ئیجادی ئەو وەزعیەتە و ئەتوانێت تەئسیرگۆزار بێت لە پەڕەگرتنی ئەو وەزعیەتە حتا خامۆشکردنی ئەو وەزعیەتە هەر ئیدامەی پرسیارەکە کەمێکی تر بکەینەوە ئێمە ئەبینین لە پرسیارەکەی پێشوشە باس کرد خودی ئەمریکای زۆر هەوڵەدا ئێران بێلایەن بکات هۆکارەکەی چیایە دیسان بەرجامێکی تر دەست پێ بکاتەوە یا ئەوێت یا ئەویش دەرکی ئەو وەزیەتەی ئێرانەکە مەبەستم ئەمریکایە دەرکی وەزیەتی سیاسی ئێرانەکە خەتەری ئەوەی کە نەکو ئێران بڕوخێت و نەزانێت چی دێتە سەرکاروانە بە شێوەیە کۆمەکی ئەو بکە ئەوە ڕەبتی هەیە بەم قەزیەوە هەر زوو تایە نەتایە ئەڵێت کە ئەڵێکە ئێران ئێمە هیچ بێتاسیر بۆیە نەهێنی دەخاڵەتی مستەقیمی نەبووە ئیمکانی هەیە دەوڵەتی ئەمریکا شاید من ئەرسانکەم لە دوو منزەرۆ شاید ئەو نەزەرەی بێ شاید دانێکی منزەری ئیتلاعاتی بێ وەکو ئەو شتێکە بەسڵاح ئاژانسای ئیتلاعاتی ئەمریکا تەحویڵی خودی مەسەڵەن ڕێی جمهوری ئەمریکای ئەن بە ئەڵێن ئەساسەن نەقشێکی مستەقیم و لۆجستیکی نەبووە لەو حەملاتە ئەتوانێت ئەوە بەراوردێک بێ ئەتوانێت ئەسڵا دەوڵەتی ئەمریکا بەتایبەت سیاسەتی ئێمە سیاسەتی دیموکراتەکان لە نەزەر بگرین کەسێک وەکو بایدن خۆی بە نەحوێک شاید
بە سوورەتی کولی میراثداری ئەو بێسڵا دەورەی ئۆباما ببینێ وەگەرەی بێت لەو دەورەی کە دەورەی ترامپ بوو تا حدێک خۆی دوور خاتەوە چون دەورەی ترامپ بەزانینەوە ئەک دەورەی رادیکالیسمێکی تایبەت بووە ئەوەی کە ترامپ گەرەکی بوو بە هەر حاڵ تا ئەو جێگاکە بۆی ئیمکانی هەیە ئەو گروپانە محدود کاتۆ لە بینیان ببات و حتا مەسەن عملیاتێک وەکو فەرزەن تێرۆری قاسمی سلێمانی هەر لەو چارچێوە شکلی گرت بەڵام لە دەورەی دیموکراتەکانە ئەبینین ئەو وەزیەتە فەرقی کردا شاید بۆ دلیلی کە دەوڵەتی ئەمریکا گەرەکی نابێت زۆرتر لەوە شەڕەکە پەڕەت پێ بدرێ ئەگەر ئەو مەسئولیەتە بە ئێران بدرێ بە سوورەتی فۆرمی مخصوصا ئەگەر ئەو شتە گەرچێتە ناو شۆرای ئەمنیەتەوە بە هەر حاڵ وەکو وەزیەتێکی مشخص بڵێن ئێران تەئسیری بۆ مەسئولیەتێک بۆ ئێران ایجاد بێ قاعدەتەن بە پێ ئەو مەسئولیەتە مجازاتایەکیش بۆ ئێران لە نەزەرە گیریە بۆیە دەوڵەتی ئەمریکا بەتایبەت دموکراتەکان سعیەکەن لەو گردابە جەدیدە دوورکەونەوە گەرەکیان نابێت زۆرتر لەوە وەزیەتەکە ئاڵۆزتر بێت بە ناوی دەوڵەتێک حکوومەتێک بێن لە پێشەوە کە بڵێن ئەو حکوومەتە بە سوورەتی مستەقیم تەئسیرگۆزار بووە چون لە ئەسڵا بە شێوەیەک ئەگەر ئیسرائیل لەم وەزیەتە لەم موقعیەتە شکستخوا ئەمریکای شکستی خواردا پس ئەمریکا مەجبورە بۆ حفزی هێژمۆنی خۆی ئەو شرایطە بە شێوەیەک ئێدارەکات کە تەواوی ئەو شەڕ و ئاڵۆزی کە پێشاتە لەژێر کۆنتڕۆلی ئەو بێت و ئیجازە نات دەوڵەتایەک وەکو چین و رووسیە کە متحدی ئێرانن بە هەر حاڵ خۆیان بلوکێکیان دروست کردا ئەوان بێنە پێشەوە بەنەوەیەک ئەو وەزیەتە تەغیبن بۆیە ئەبینین ئەمریکا سعیەکە فعلا لە موقعیەتە ئەو ذهنیەتە لە ئەفکاری عمومی جەهانە لە ناو دەوڵەتەکانە ئیجاد کە ئەمریکا کە ئێران نەقشێکی زۆر کەمی بۆیە حدە ئەقل بە سوورەتی عملیاتی نەقشێکی زۆر کەم ڕەنگی بووە بەڵام بە سوورەتی عینی کولی کشمە نەزانی کە ئێران بە هەر حاڵ حمایەت کۆنەندەی ئەو ذهنیەت و فکرە وەکە منجر بۆ ئەمەڵا بووە ئەوە مەسئلەی ئەسڵیە و ئەشێ ببینین کە دەوڵەتی ئەمریکا لە نەهایەتە لە بەرابەر ئەو شتێکە ئەڵێ ئایا لە داهاتووشە هەروە ڕەفتارەکات یا ئیمکانی هەیە کە ئێران ماردی مەسەلەن لەگەڵ ئێرانە مذاکرەیەکی بێت یا لە نەهایەتە ئیمکانی هەیە کە حتا لەگەڵ ئێرانە دووچاری چاڵشێکی جەدیدیش بێتەوە. بەڵێ زۆر سپاس کاک هەما بۆ خۆتان دەزانن کۆماری ئیسلامی لە ناو خودی ئێرانە دوای شۆڕشی ژینا بردبووە کوشت و کوشتارێکی هێزگار زۆر خەڵکێکی زۆری ئەعدام کرد و دوای وشە بەشێکی زۆر لە هەڵسوڕاوانی دەستگیر کردووە ئەگەریش ئازادیانەکا بە وەسیقەهای زۆر گران و پۆڵێکی هێزگار زۆر کە ئەگەریش ئازادیان بکات تعدادێکی زۆر چاویان کوێر بووە لایە لە بەدەنیان لە دەستاوە و دوای ئەوە بینین توندوتیژیەکی هێزگار زۆر بەرامبەر بە ژنان و بەرامبەر بە ناوچەکانی جیاواز بە تایبەت سیستان و بەلوچستان و کوردستان دەست پێ کردووە. ئەخیرەن کۆماری ئیسلامی دیسان هەر بۆ تۆقااندن یەکێک لە باشترین دەرهێنەرانی سینەمای ئێرانی داریوشی مێرجووی لەگەڵ هاوسەرەکەی لە ناو ماڵەکان ناکوشت. کۆماری ئیسلامی بۆچی خەریکی ئابۆ شێوە ڕەفتارەکە ئەمە بە دوای چ شتێکەوەی ئایا ڕەفتێکیشی هەیە بەم شەڕاگەسایی لێ بکەن کە بەحسەکەمان لەسەرەوەیە؟ ئەمن پێم وایە ئەکرێ ڕەبتی ببێ ڕەبتەکەیشی من باسی بکەم ئەوەی کە بۆچی کەسێکی بەناوبانگی وەکو داریش و مێرجوویی ئەکوژێ بەو شێوەیش کە هەموو شەواهدەکان ئەوەیە بە ئێسڵا ئەوە شتێکەڵێن ئەسەری ئەنگۆش جێپەنجەکەی کە دیارە ئەو دروست 25 ساڵ پێش لەوە قەتڵهای زەنجیرەیی هەر بەو شێوە بوو بە چەقۆلی ئەدان لە جەیەکی وە دوای دوربینەکان هیچ کاری ناکرد دوربینی ماڵەکە کاری ناکرد دوربینی گەڕەکە کە کاری ناکرد و لە ئاخریشا یەکێکیانەگرت و یانوو بە فلان مادەی مەسەلەن لە زندانە خۆی کوشتووە. بۆچی ئەو کاراکە بۆ ئەوەی ترس و دڵە ڕاوکێ و ئەو کێشانە لە ناو خەڵکا زۆرکە بۆ لە سینماوە ئەیکا بەهۆیەوە هونەرمەند و سینما بەهۆی شاخصهایە کە هەیەە زۆر زوو مەسائلی ناو وڵات منعکسەکەنەوە بڵاوەکەنەوە. هەر لەم شۆڕشی ژینا هونەرمەندەکان بوون یەکێک لەوانەی کە لە پێش ئەو ڕووسەری شتیان لا بردووە و مەسالایان باس کرد. خودی داریوشی مێرجوویی کاک مەحیە یەکێک لە ئیجتیماعی ترین دەرهێنەرانی سینمای ئێرانە. حتا لە شوێنێکە خۆی باسیەکە دەڵێ ئەمانەی باسی مستەزعفینەکەن اتفاقا ژنان باسی مستەزعفین وەکو مستەزعفین بە قەولی ئەوان ناوە باتوانە
4 فیلمی لەسەر مەسلەی ژن دروست کردووە لەگەڵ هاوسەرەکەی هەرواتێژێت دەورەی ڕووسری نەماوە ڕووسریەکە بە بەسەر و دارا ئەمن پێم وایە بۆەوە خوێندنەوەیەکیشی هەیە الآن ئەزانن ئەم کۆماری ئیسلامی نەقشی لەما هەیە نەقشی لە ئاژاوای منتقا هەیە نەقشی لە تەقویەتی نەتەنها جەریاناتی شیعی تونڕۆ وەکو هەشتی شعبیوانە تەنانەت تەقویەتی تاڵەبان حتى معاملات هنايك لقال داعش كبوة بوي مهمية كالسني والشيعية أساسا حتى مسألة ديني بو مترحنية أقري وتماشي كيشيتي أو أذربيجان وأرمنستان كان أم بأرمنستان كمسيحية نزيك ترتها بأذربيجان كخوي لأذربيجان هيتي لبشيكي وأنا يعني أو بدواي قازانجي خويتي وهريكيتي أمني روانة بإصلاح بوان شركي خويكا لناوچكا لێرانی شابهۆیەوە کە ئەو تۆقانە خەڵک بترسێنێ بێژێ دێن بەدواتانە و ئەو کەسانەی کە دای بنێن کاری وەرزشکارێکن یا هونەرمەندێکن یا شاعرێکن یا نووسەرێکن یا فیلمێک دروستەکەنوانە هۆشتان بێ ئێمە بە چەقۆ ئەتان کوژین هەروەکو کوشتومانە پێشتر ئەمە پەیامێکە لە واقع بۆ ترساننی خەڵک بەڵام بۆچی ئەو کاراکە بەهۆی ئەوە ئەترسێ ئەم جنبشە پەرە بسێنێ هیچ جواوێکی بۆ حەلی ئەو مەسەلە نییە هەروەکو ئینەکەی فلستین حەلی ناکەن سوورەتی مەسەلەکە لە هەبن نە مەسەلەی ژنانی حەلکردە نە مەسەلەی بێکاری نە مەسەلەی ژینگە نە مەسەلەی ئاوەدانی نە مەسەلەی کار نە مەسەلەی گرانی نە مەسەلەی خوێندن نە مەسەلەی حقوقی بەشەر نە ئازادی های سیاسی نە مەسەلەی جوان دەی چی بکات تاقەڕێگەیەکە هەیەی باشیش ئەزانێ سەرکوتە کوشتارە و ئەتوانێ قڕووی خەڵک ببڕێ بە چەقۆ بەڵکو بەو شێوە پێش بە ناڕەزایەتی خەڵک بگرێ. بەڵێ دکتۆر لەیلا ئێوە پێتان وایە هەر ئەو ئەگەر لەسەر هەرم باسی کۆماری ئیسلامی ببینەوە و لەسەر باسەکەی ئەو ڕۆژمان کە بەسی ئەو شەڕەیە ئەو شەڕە چنێک کە توانێت تەئسیری لەسەر شۆڕشی ژینا ببێت و بتوانێت تەئسیری مثبەتی بێ تەئسیری منفی ببێ لەو بابەتەوە نەزەریەوە چییە؟ ئەزانی چۆنە شۆڕشی ژینا ئایسە لە حاڵەتی خامۆشی خۆیەتی بەڵام من پێم وانیە لەبێ چووە ئەوە خۆی مەسئلەیەکی گرینگە یعنی ئیمکانی هەیە حادثێک شرایطێک وەزعیەتێک دووبارە توای ئەو خەڵکە بێنێتەوە سەر خیابان حتا شاید ئاڵوگۆڕی زۆر ئەساسی تریش ئیتفاقکەوێ ئەرسانە کەم بەراوردەکان سەخت و مشکڵە بێت ئێمە بێژین حتمما نوشتە پێش دێت یانە بەڵام لە نەهایەتە ئەزانین هێشتا ئەو جامعە ئەو ساختاری ئیجتیماعیە لە ناوخۆیە پۆتانسیلی ئەوەی هەیە کە ئێعتراز کاتۆ نسبەت بە وەزیەتی کە لە ساختاری سیاسی کۆمەڵگای ئێرانە حاکمە بۆیە لە ذاتی خۆیە وجودی هەیە ئەو شۆڕشی ژینا بەڵام ئەوەی کە چی بەپێی تەحوڵاتی فلستین و ئیسرائیل چی پێش دێت بەخشێکی بە نەزەری من ئەمێنێتەوە بۆ ئەوەی کە دوو گروهی حەماس و ئیسرائیل کامیان ئالەم شەڕەی کە شکلی گرتا پیرۆز دێنە دەرەوە هەرچەنەوەیش سەختە ئایا ئێمە توانین بڵێن لە نەهایەتا دانێکیان پیرۆزە بێت دانێکیان شکستە خواشایدەوە وەزعیەتێکی بۆرد بێت هەر کامیان 50 چەند دەرسەد لە ئەو شتێکە گەرەکیانە بەدەستی بێنن بەڵام ئەگەر وەکو ئەگەر باسی لەسەرەکەن کە شاید وایش نەبێت ئەگەر گروهی حەماس بە هەر حاڵ بتوانێت لە نەهایەتە بەخشێک لە شتانەی کە گەرەکەتی بەدەستی بێنێ چون ئەرسانەکەم گروهانە گروهای نیابەتین و لە ئەسڵا ئێمە پێدەرخاندەکان بە عنوانی جمهوری ئیسلامی بینین و ئەو تەفەکورە ڕادیکالیسمی کە هەیە ئەگەر حەماس بیباتۆ یعنی دەوڵەتی جمهوری ئیسلامی بردیەتەوە و دەوڵەتی جمهوری ئیسلامی وەختێکە لەو موقعیەتا قەرار بگرێ فرسەتێکی هەیە بۆ ئەوەی کە خۆی دووبارە باستەولید کاتۆ ینی وەزعیەتێک دووبارە بۆ خۆی دروست کاتەوە ئیسەناڵی مەشروعیەتێ بەخۆی بات بەڵام فرسەت و تەداومێکی زۆرتر بۆ مانەوەی خۆی بات و ئەوەی کە بتوانێت بمێنێتەوە جا ئیسە بە وەسیلەی هێز بێت چەک بێت بە وەسیلەی ئەسلحە بێت بە وەسیلەی ئەوە بێت کە نیروهایەکی زۆرتر جەذب کات سەرکوبێکی زۆرتر بکات ئەگەر حەماس بیباتۆ ئەتوانێت ئەو شتە ئابۆ شێوە بێت و ئەتوانێت بەرەکسی بێت بەرەکسەکەیشی ئەوەی کە نا
ئیسرائیل 50% وەزعیەتەکە بەرحاڵ تەغییر بە سوودی خۆی، بەڵام حتا ئەگەر ئیسرائیلیش 50% وەزعیەتەکە باز بە سوودی خۆی تەغییر بات، بۆ معنای نییە کە حتما و لزومن شۆڕشی ژینان لە بینەچەیە ڕۆشت پیاکات. ئێمە ناتوانین حتا ئەو بەراوردش لە نەزەر بگرین بە دلیلی ئەوەی کە بەخشێک لەو معادڵە هێزەکانن وەکو ئیالاتی متحدەی ئەمریکا کە چەندێک حمایەت لە ئیسرائیلەکەن و چۆن لەگەڵ ئێرانە لەو مذاکراتە ئەسڵن ئایا مذاکراتێک شکل ئەگرێ، ئەگەر مذاکراتێک شکل بگرێ، ئەگەر بزانن نەقشی ئێران زۆر ئەساسیە، مەجبورن ئاوانس مەجبورن امتیاز بە ئێران بن کە ئەگەر امتیاز بە ئێران بن کە ئەو شەڕە خاتمە پیاکاتیا بە شێوەیە کۆنتڕۆڵ کرێت و محدود بێتەوە، لێرەیە ئەبینین ئیمکانی هەیە یەکێک لەو امتیازانە ئەوە بێت کە وەزعیەتی حاکم لە ئێران تەمدیدی کەنەوە، یعنی هیچ حمایەتێک لە شۆڕشێک وەکو ژینا نەکەن یا ئەو حمایەتە هەروەکو حمایەتای قبلی وەکو قسە بمێنێتەوە. ئیمکانیە ئەو شتە پێش بێت، ئیمکانیە کە لە حاڵەتێکی ڕادیکاڵە وابێت کە ئیسرائیل ئەگەر بە شێوەیەک موافق بێت بۆ نەتیجە بکەن کە نا ئەسڵ ئێمە بین کولن ئەو ساختاری سیاسی حاکمیەتی ئێران لە بینی ببین کە زۆر بەعیدە ئەو شتێ اتفاقکەوێ یا زۆر تەزئیفی کەین و زۆر تەزئیفی کەین و ئەمە ئەتوانێت عملی تر بێت. بۆ تەزئیفەکەیشی کۆمەک بە جنبش‌های ئیجتیماعی و شۆڕش‌هایەکەین لە ناو ئێرانە کە لە ذاتی خۆیانە ئەو پۆتانسیێلیان هەیە کە ئەو ڕژیمی سیاسیە تەزئیفکەن یا بیرۆخێنن، یعنی وا نەبێت کە ئەو بێستڵا ئەو دەوڵەتانە خۆیان بێنە و کارەنجام بن بە وەسیلەی ئەو شۆڕشە ئیجتیماعیانە و جنبشە ئیجتیماعیانە ئەنجام بن بەپێی ئەو شتانێک کە ئەرسانم کرد. ئیمکانی هەیە کە جنبشی ژینە سەر هەڵبگرێتەوە یا ئیمکانی هەیە کە ئیسەکە لە حاڵەتی خامۆشیای لە حاڵەتێکی بێستڵا غەیری فعالە منفعلە ئیمکانی هەیە کە دەرفەتێکیش بدرێ بە جمهوری ئیسلامی کە ئەو بەخشش کامل سەرکوب بکات. ئیمکانی هەر کام لەو شتانە هەیە. مەبەستەوەیە کاگە ئیسرائیل سەر بکەوێت شاید بە قازانجی شۆڕشی ژینە بێ، یعنی توانین ئەو بەرداشتە بکەین لە قسە. ئیمکانێکی ناتوانین بێژین 100% وایە، ولی ئیمکانێکی هەیە ئەو ئیمکانیش ناتوانین بێژین حتما و لزومن مابێ لە شرایطێکایە کە ئیسرائیل لە شرایطێکایە کە ئیسرائیل لە وەزعیەتێکی ڕادیکاڵە ڕەفتار بکات، یعنی ئیسرائیل گەرەکی چون ئێژە بێستڵا تەواوی ئەو وەزعیەتە ناشی لە تەئسیری ئێرانە، پس بۆ ئەوەی کە ئێمە ئێران لەبێ ببینمە وەزعیەتێکی باسوبات لە ناوخۆمانە دروستکەین ئەشی کۆمەکەین بۆ جۆنبشانەی کات دژی دەوڵەتی ئێرانە. ئەوە فقط ئەگەرێکە ئیمکانەیەکە ئەسڵ ئەو شتە شکل نەگرێ، ولی ئەتوانێت ئەو شتە وەکو وەزعیەتێک بەراوردێک وجودی بێ. ئیمکانی هەیە کە ناسن دەوڵەتێک وەکو مەسەڵەن ئەمریکا و حتا خودی ئیسرائیلیش بۆ نەتیجە بگەن کە ئێمە مەجبوری لەگەڵ ئێرانە مذاکرە مەزورم ئەمریکایە لەگەڵ ئێرانە تەعامڵێکمان بێت بۆ ئەوەی کە خۆمان مەسەڵەن ئیسرائیل بمێنێتەوە و ئەو تەعامڵش یعنی ئەوەی کە جنبش‌های ئیجتیماعی ناوخۆی ئێران نادیدە بگرین. یعنی ئیمکانی ئەو شتێشەیە ناتوانین بڵێن کە لزومەن بردنەوەی ئیسرائیل بە معنای ئەوەیە کە ئەو جنبشانە حتما تەقویەتەکرێ، ولی وەکو ئەگەر ئەتوانین ئەو بەراوردەمان بێت و ئەشێ منتەزەر بین بەڕاستی هەفتێکی زۆر سەرنوشت سازە بە نەزەری من لە ڕۆژهەڵاتی ناوڕاستکە چه ئیتفاقێک پێشتێ هەم بۆ وەزعیەتی ئەمریکا، هەم بۆ وەزعیەتی ئیسرائیل، هەم بۆ وەزعیەتی ئێران، هەم ئەو گروهە نیابەتیانەی کە حوزوریان هەیە و هەم بۆ خودی خەڵکەکە چون بەداخەوە لەو بینە خەڵکی مەدەنین کە لە بینە چن و خۆب ئەوەش واقعان لە تەرەفی هەر کامێکیانەوە بێ وەکو کوشتاری غێری نظامیان عمڵێکی مجرمانەیە کە بە نەزەری من مەسئولێتی بینالمللی بۆ هەردوو تەرەفی شەڕەکە ئیجادەکە و ئەو دەوڵەتانەی کە حمایەتیان لێکەن مەفەرق ناکە هەر کام لە تەرەفێنێک کە حمایەتیان لێکەن چ بلوکی غەرب چ بێستڵا ئێران بە ئەو ساختارانی کە لە حماس حمایەتەکەن و حتا لە خودی ئیسرائیل مەسئولێتی بینالمللیان لە پێناوی ئەو کوشتارێک کە عەلەیهی خەڵکی اتفاقەکەی بە نەزەرم هەیانە گشتیە. بەڵێ کە حەما پرسیارێکم لێوە هەیە ئەو هەڵبەتەوە شتوان جوابیەوە بدەنەوە، بەڵام ئەو ساڵە وایسە لە دکتۆرم کرد کە واقعان ئەگە ئیسرائیل سەر بکەوێ بە قازانجی شۆڕشی ژینایە یاکونا لەو بابەتەوە نەزەریەوە چییە؟ من عەرزت کەم دەبێت پیرۆزی و سەرکەوتن تعریف بکەین. مەسەلەن ئەگەر ژمارەی کوژراوەکان ببژێرین لە هەردوولا یا بریندارەکان یا ماڵهایەکە وێران بووە یا تعدادی تەیارە و تعدادی شەڕکەر و ئیمکانات و ئەو جۆرەشتانە، فلستینێکە هیچی نییە، فلستینێکە خەڵکێکی فەقیری هەژاری زۆر زەعیفن، زۆر لاوازن، نە اقتصادێکی هەیە، نە ئاو و برق و تەنانەت ئینتەرنێت و هیچی بەدەستخۆی نییە، لە شەڕێکی وا
مەسلەی سەرکەوتن چۆن ئەکرێ بەسەر هێزێکی وەکو ئیسرائیل کە ئەمریکا لە پشتێتی وانە. بەڵام من یەک شتت عەرز دەکەم، ئەلعان یەک عامڵی ئەفکاری عمومی زۆر گرنگە لەم وەزعیەتە، بە تایبەت ئێستا لەم سەردەما کە ئێمە قساکەین. من یەک شتت پێ بڵێم کاک محیا، ئێوە ئەگەر تەوەجۆ بکەن لە ئوروپا تەنها یەهودیەکان دەتوانن مناڵەکانیان بنێرنەوە بۆ ئیسرائیل و سەربازیکەن و بێنەوە هیچ کێشەیەکیان بۆ پێشنێ. تا ئەو جێگەی من نازانم وڵاتێکی تر هەیە ئەتوانێت بینێرێ. مەسەلەن ئەگەر دای بنێن فەرزەن ئێران یا تورکیە، ئەگەر کوردێ یا تورکیە یا عەرەبێ بچێتەوە لە وڵاتەکەی خۆی سەربازیکە وەکو تێرۆریست ڕەنگە ناوی ببن، ئەسەن بیگرنەوەوانە. ئەم مەسەلە بەهۆی ئەم پەراکەندگی ئەو هەموو مەهاجرەکە لە ئوروپایە وەختێ ئەمانە ئەمنیەتیان نەکەوێتە خەتەر بە تەوری واقعی لە ئەفکاری عمومیە. یعنی چی بەدەست ئێرێ ئیسرائیل و چی لە دەست ئەدات. ئەگەر ئەمان خۆیان قوربانی هۆلۆکۆست بوون، قوربانی نازیزم بوون وانە و هەرێکیان بێت دەورێکی وا بگێڕن لە ڕابطە لەگەڵ فلستینیا لە ئەفکاری عمومی جەهانە ئەیبەنەوە. بەڵام لاکەی تریش ئەمە شەڕی بینی فریشتە و ئەهریمەن نییە بە تەوری واقعی، دوولاکە ئەهریمەنن. لای ئیسلامیەکە ئاوایە بە شدت جمهوری ئیسلامی لە پشتە فاندمنتالیستن، خراپن، کۆنەپەرستن، ئەچن مناڵە کوژن، غەیری نظامیە کوژن، هەموو کارێکەکەن. ئێمە لە ئێرانە دیمان سینما ڕەقسی ئابەدانیان سووتان لەبەرەوە بێژن مەسەلەن شاکردیەتی لە هەموو شتێک ئیستفادەکەن. ئەوەیە کە سەرکەوتن چییە؟ پیرۆزی چییە؟ ئەگەر خەڵکم لە شارێک دەرکرد مەسەلەکە حەلە بێت، ئەگەر تۆسکاڵی خاکم گردە و خاکە چکۆلە هینەکرێ، من پێم وایە ئەبێ جارێک ئەمە لە خۆمان بپرسین دوای ئەم شەڕە وەزعیەتی یەهودیەکان لە ئوروپا چی لێدێ، لە دنیا چی لێدێ. من ناڵێم شارێکی عەجایب بکەوێتە سەریان، بەڵام هەر ئێستا بینین، هەر ئێستا بینین پۆلیس چەندێک دەتوانێت لە شارێکی وەکو لەندەن بچێت لە حاکنی مەسەلەن مەوازبی یەهودیەکان لەوێ بێ. ئەم یەهودیانە و بەشی چەپیان و بەشی سکولاریان و بەشی لایکیان بشارە خەنە سەر ناتنیاهو ئەو جەریانە دەستی ڕاستیە. هەروە بۆ ئیسلامیەکانیش بۆ جەریانێکی سەرکوتگەری وەکو حماس کە ئیجازەی هیچ نەو ئازادیەک بە خەڵک نادا، شەڕێکی مەسهەبی ڕێخستووە، مەسەلەی مەنافعی خەڵکی فلستین نییە. ئێژێ کاکە بۆچی واکەی بۆ خۆت گرێ ئای بە جمهوری ئیسلامی و بۆ خۆت گرێ ئای بەم دەوڵەت و ئەو دەوڵەتەوە و ئەو فەسادە گەورە مناڵانی خۆتان زندگی خۆتان ئاوایە و زندگی خەڵکیش ئاوایە. ئەمن پێم وایە مەسەلەی سەرکەوتن ئەبێت جارێک تعریف بکەین لە ئەفکاری عمومیە چۆنە، لەسەر ئەرز چۆنە، لە ناو هێزەکانە چۆنە و ئەم وەزعیەتە داهاتووەکەی چی لێدێ. بڵێ لە ئەوڵی بەحسەکە باسی مەسەلەی کورد و فەلەستین کرا هاوسارە نووسیەکان نەک ئەوەی یەک سارە نووسیشیان بەسمەوە نییە، بەڵام بۆ ئەوەی ملەتێکن نەیانتوانێت بە مافی دیاریکردنی سارە نووسی خۆیان بگەن وەزیەتی کیاوان هەیە و یەکێک لە گرێپوچکەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوەبرێ هەم کورد و هەم فەلەستین. ئەم مەسەلە دکتۆر ئێوە بخۆتان ئیشارە بکەین دوای کاک حەمە هیوادارم لێژێ بابەتەوە قسە بکە، پێتان وایە چنێ تەئسیری لەسەر مەسەلەی کورد دەبێت؟ یعنی مەسەلەی کورد وەکو بزوتنەوەیەکی هەخوازی بزوتنەوەیە کە بۆ مافی دیاریکردنی سارە نووسی خۆی خەباتی کردووە و لەو جنبشی ژینایشە بە ئاشکرایی ئەو مەسەلەی باز کردووە، چەند ئەمە توانێت تەئسیری ببێ ئەم شەڕە لەسەر مەسەلەی کوردستان؟ پرسی کورد بەواتە مەسئلەی کورد بە نظری من هەم لە جێگاهایەک وەکو مەسئلەی فلستین وایەوە لە جێگاهایەکیشا جیاوازی خاصی خۆی هەیە، ناتوانین بڵێن کە لزومەن حتمەن وەکو یەکوان، بەڵام لەوەی کە هەردووکیان وەکو دوودانە نەتەوەی بێدەوڵەت شەڕەکەن بۆ ئەوەی کە دەوڵەتێکیان بێ، حەقی حاکمیەتێکیان بێ، مافێکیان بێ بۆ ئەوەی کە حەقی تەعینی سەرنوشتیان بێت، ئەوە بەکو شاید بێژم گرنگترین خاڵی مشترک لەبین هەردوو نەتەوەکەیەوە ئەو شەڕێکە بەهەرحاڵ لەسەر هەردووکیان حاکمە. بەڵام بەو جیاوازیە کە بەداخەوە دەنگی کورد زۆر دەنگێکی نزمە، ئەوەی کە وەکو ئەفکاری عمومی جەهانی ناسین، ئەوەی کە وەکو حمایەتای بینوملەلی ئەیناسین، ئەوەی کە وەکو دەسەڵاتی بەهەرحاڵ
قدرەتمەندەکانی بینین دەسەڵاتدارەکان ئەوانەی کە قدرەت زلهێزن بەڵام لە کورد حمایەت ناکەن بەڵام بە پێچەوانە ئێمە ئەیبینین لە جنبشی فلستین حمایەتەکرێ ئەوە وەکو خاڵێکی جیاواز وایە. بۆ عنوانی نمونە ئەرسانەکەم ئەگەر من ئیشتباه نەکەم شتێک لە حەدی 55 وڵاتی موسڵمانمان هەیە عەرەب و غەیری عەرەب. خۆ لەنا ئەو 55 وڵاتی موسڵمانە تیادادێکیان هاتن ئیسرائیلیان بەڕەسمیەت ناسیە وەکو دەوڵەتێکە مستەقیمەن لە بەرابەر قەزیە فلستین قەراری گرتان. ئیسرائیلیان بەڕەسمیەت ناسیە تازە ئەوانیش کە ئیسرائیلیان بەڕەسمیەت ناسیە حتا قدرەتمەندترینەکانیشیان جورئەتیان نەبووە ڕابطێکی زۆر حەسەنە لەگەڵ ئیسرائیلیا بەرقەرار کردن مەگەر تیادادێکی زۆر کەمیان. یعنی گشتیان بە شێوەیەک بە احتیاتێک حرەکەتەکەن بۆ ئەوەی کە بە قەولی کاکەمە ئەڵێ ئەو بەحسی ئەفکاری عمومیە لەسەریان زەقا بە هەمیشە ئەو مەترسیە هەیە کە ئێمە مەزنۆ دەوڵەتە عەرەبیانەیە یا دەوڵەتای موسڵمانە کە بە شێوەیەک متهم بن بەوەی کە بە قەولی خۆیان ئارمانی فلستینیان لەبیر چووەتەوە. بە وەکو واقعیەتێک ئێمە ئەبینین فلستین وەکو بەخشێکی نازل لە سازمانی مللی متحد هەر بە کۆمەکی دەوڵەتای موسڵمانە بەڕاستیەت ناسرا. ئێمە ئەبینین تعدادێک لە دەوڵەتای موسڵمان وەکو مصر مثلا ئیخراجەکرێت لە سازمانی کۆنفرانسی ئیسلامی و یا مثلا وڵاتایەکی موسڵمان کە پشتیان کرد لە مەسئلەی فلستین بە هەر حاڵ موردی نفرەت و موردی مجازاتی وڵاتای موسڵمان قەرارەگرن بەڵام ئێمە ئەو یەکگرتوویە لە ناو بۆ کورد نابینین. و مەسئلە ئەوەیە بەخشێک لەو دەوڵەتانە کە خۆیان بەکو نەمایەندەی بە ئیستیڵاح حمایەت لە فلستینە بینن خۆیان دژی دەقیقاً نەتەوەی کوردن یعنی ئەوەی کە وەکو ماف وەکو حەق بۆ فلستین بە ڕەسمیەتیان ناسن هیچ وەخت بۆ کورد بە ڕەسمیەتیان نەناسیە. ئەو شتێکە ئێمە لە ڕۆژاوا شکلتا ئەو زەبر و زەنگەی کە لەسەر ڕۆژاوا حاکم بووە ئەو فشارەی کە لەسەر ڕۆژاوا حاکم بووە ئەوەی کە بە هەر حاڵ بە ئیستیڵاح حتا خاکی داگیرکرات نەتیجەی ئەو فکرەیەکە لە ژێگایەک بەخشێک لە وڵاتە موسڵمانان کە خۆیان وەکو بە ئیستیڵاح بازماندەی ئیمپراتوریەکانە ناسن یا خۆیان وەکو مەسەلەن نمایەندەی دنیای ئیسلامە ناسن یا نمایەندەی تەفەکورێکی بە ئیستیڵاح ناسیۆنالیسمی وەکو ناسیۆنالیسمی عەرەبیە ناسن ئەوان خۆیان کەسانێکی خاکی کوردستانیان داگیر کردە. ئالێرای جیاوازی مەسئلەکە بینن دەنگی کورد بەلا دەنگی فلستین بەرز نەبووە. زۆر سپاس. کاتم زۆر نەماوەکە حەمە بەڕاستی لە 2 دقیقا ئێوەش لەو بابەتەوە نظری خۆتان بدەن چونکی تر کاتەکەم خەریکە بەرەوەیە. من پێم وایە 2 خەتەر لە ڕابطە لەگەڵ مەسەلەی خەڵکی کوردستان ئایستا هەیە. یەکەم ئەوەی کە ئیسلامیەکان درتر بن ئیسلامیە تۆندڕەوەکان و ئەوانە و هەرێکیان بێ ئەم مەسائلی ماف و ئەوانە بکەن بە شەڕێکی مەسەبی شەڕی ئیسلام و شەڕی یەهودی و هەموو ئەوانە. خەڵکی کوردستان شەڕی مەسەبی ناکات. مەسەبای جۆراوجۆری تایە دینی جۆراوجۆری تایە مەسەلەی مافە مەسەلەی کەرامەتی ئینسانیە هەموو ئەوانە و لە لایەکی تریش گرایشێکەیە پێی وایە دوشمنی دوشمنەکەی من دۆستی منە. ئەمن پێم وایە ئەویشە خەتەرێک ئەویشە مەترسیەکە بۆ خەڵکی کوردستان. ئێمە دەبێ خەڵکی فلستین لە حماس جیا بکەینەوە هەروەها خەڵکی تێکۆشەر و زەحمەتکێش و سکولاری ئیسرائیلیش لە ناتنیاهو جیا بکەینەوە. یعنی هەردوو لاکە لە هەردوو لاکە ئێمە توانین دۆستمان بێ لە هەردوو لاکە توانین پشتیوانی لە یەکتری بکەین بەڵام ئێمە دەبێ کارێ بکەین کۆماری ئیسلامی و جەریانی ئیسلامی تەقویت نەبێت. ئەوە بە قازانج و لە بەرژەوەندی خەڵکی کوردستانان نییە. دەنگتان نییە کاک مەهیا؟ ئەلانە دەنگم هەیە هەیە؟ بەڵێ. زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیە. دکتور لەیلا مرۆتی دکتورای زانستیە سیاسیەکان هەروەها لێکۆڵەری سیاسی و کاک حەمەی خاکی ڕۆژنامەوان و شرۆڤەکاری سیاسی بۆ بەشداریتان لەو بەرنامەیە. زۆر سپاسەکەم. بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بۆ جۆراتینە کۆتایی ئەو بەرنامەیە هەتا بەرنمەیەکی تر ڕۆژ شەوێکی خۆشتان بۆ بەخوازم. زۆر سپاس بۆ بینەری ئەو بەرنامەیە بوون هەتا بەرنمەیەکی تر ماڵەوە.